ئازان سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە بەرنمەیەکی دیکەی ڕۆژە پێتان دەگەمەوە. ئەمڕۆ گفتوگۆ لەسەر بابەتێکی دیکەی گرنگی ڕۆژ دەکەین. دیارە لە تازەترین پێشاددا چالاکوانێکی هەولێر لەلایەن کەسێکەوە هەڕەشەی لێ دەکرێت و بەو شێوەیە هەڕەشەی لێ دەکرێت کە گوایە دەیداتە دادگا. ئێمە لە نێو بەرنمەکەدا باز لەو کەسە دەکەین کە چێە سکاڵە لەسەر ئەو چالاکوانەی هەولێر تۆمار دەکەم. من ئێستا چالاکوانەکەتان پێ دەناسێنم لەگەڵ میوانەکەم هاوڕێ کوردی قسە دەکەم. کاک هاوڕێ سلااوت لێبی، خۆشحاڵم کە ئەمڕۆ میوانی بەرنمەکەمی. دەمەوێت گفتوگۆ لەسەر ئەو بابەتە بکەین، ئایا دوێنێ چێ هەڕەشەی لێکردی و چێ هەڕەشەی ئەوەی لێکردی کە سکاڵات لە دژ تۆمار دەکات. ئەگەر وردەکاری ئەو بابەتەم بۆ باز بکەی سپاس دەکەم. کاک بڕیار سڵاوت لێبێ و سڵاو لە بینەر و بیسەرانی ئازیز و خۆشەویست. هەڵبەتە ئەوەی کە دوێنێ خۆم بڵاوم کردەوە لە ئەکاونتەکەی خۆم دیارە سەبارەت بە کەیسی زیندانیانی سیاسی بادینان بوو. ئێمە لای هەمووان ئاشکرایە، لای هەمووان ڕوون و ئاشکرایە کە کارکتەرێک لەنێ ئەو کەیسەدا بووە باس و خواست، ینی بەقەت زیندانیانی سیاسی ناوی دەهات لەم کەیسەدا، ئەویش بە کەسێکە بە ناوی ئەرداڵ. من نازانم خەڵکی کوێن دەرێ چ کەسێکە لێرە لەوێ زۆر شتی لەسەر باس کرا، بەڵام وەکو خۆم بەلایک و کۆمنتێکیش بێتن من ژاتی خۆم بۆ ئینسانە ڕانەگەیاندوە، یاخود با بڵێن هیچ زۆرە ڕەتفعلێکم نیشان نەداوە لە بەرامبەر ئەوەی کە لەسەر ئەو کەسایەتە لەسەر ئەو کابرایە بڵاوکایەوە. دیارە ئەوە نزیکەی 2 مانگ دەبێتن لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک تۆمەت یاخود تۆمەت یاخود ڕاستە یاخود ڕاست نییە بابەتێک لەسەر ئەو کەسە بڵاو کراوەتەوە. دیارە دوێنێ پەیوەندی بمنەوە کردووە. کاکاوڕێ لە ڕێگای چۆ تەلەفۆنی بۆ کردی؟ لە ڕێگای ماسنجەرەوە بوو یاخود لە ڕێگای مۆبایلەوە؟ لە ڕێی ماسنجەر بوو، لە ڕێی ماسنجەر بوو، ینی نزیک 20 تەلەفۆنی بۆ کردمەوە وەڵام نەداوەتەوە. دواتر داوای ژمارەکەمی کردوتی بابەتێکی زۆر هەستیارە پەیوەندی بە تۆ هەیە، دەبێت قسەت لەگەڵ بکەم. ئەوە بخۆم ژمارەکەم پێداوە تا من ژمارەی من هێندە شاراوە نیە تاوەکو من بیشار ئەو کەسێک کە باسی دەکەی کە گوایە کەسێکە بە ناوی ئەرداڵ، ئێوە پێشتر یەکترتان دەناسی یاخۆ چۆن بووە ئەو بابەتە؟ بەڵێ کاتی کە زیندانیانی بادینان ڕۆژی دادگایەکان بوو لەو سەروبەندە، ئەو برادرە هاتۆتە هەولێر و یەکجار ئەو کابرایان بینیوە. ئەو وەکو چالاکوانێکی مەدەنی خۆی بە من ناساندووە، لە ڕێی چەند کەسێکی ترەوە هاتوتە لای من، بەڵام هەر ئەو ڕۆژ من قەتعی علاقەم لەگەڵی کردووە و هیچ پەیوەندێکمان لەگەڵ یەکتری نەمابوو. باسی چی کرد؟ ئەو هەر سەبارەت بە کەیسی زیندانیانی سیاسی بادینان داوای ئەوەی دەکرد مەسەلەن پارێزەر و چالاکوانەکان لە هەولێر پشتیوانی زیندانیانی بادینان بکەن. لەسەرەوە ساسە ئێمە نزیک کاتژمێرێک دەبوو قسەمان کرد، گفتوگۆمان کرد. دوای ئەوە هیچ جۆرە پەیوەندێک لە بینی من و ئەو کەسی ناوبراودا نەماوە. ئەوە بدوێنێ لە ڕێی ماسنجەرەوە پەیوەندی بەمنەوە کردووە. دواتر ئاماژە بۆ دەکات کەوام ئەو بەڕێزە سکاڵە لە جی من تۆمار دەکاتن لەسەر ئەساسی ئەوەی کە من تۆمەتم بۆی دروست کردووە، یاخود وێنەی ئەوم لە سایت و پیج و ئەکاونتەکانی تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بڵاو کردەوە کە ئەمە هەموو قسەی بێبنەمان و تۆمەتن بۆ من دروست کراون. من لێرە و لەوێ بێبەری خۆم ڕاگەیاندووە، دوێنێکەش ڕامگەیاندووە بە هیچ زۆرێک پەیوەندیم بەو پۆستانە نەبووە، بەو ڕاگەیاندراوانە نەبووە کە لەسەر ئەو کەسە بڵاو کراوەتەوە. ئەو خۆی هاتۆ شتێکی وای دروست کردووەکەوە من تاوانبار دەکات بەم بابەتە. دەڵێ من سکاڵە تۆمار دەکەم بۆ ئەوەی ڕووی خۆم سپی بکەمەوە کەوا من ئەندامی یاخود کارم نەکردە بۆ هیچ دەستگایەکی هەواڵگیری لە هەرێمی کوردستان.
ئەوە هیچ پەیوەندی بە منەوە نیە بەڕاستی ئەگەر کاری کردبێت کاری نەکردبێت ئەمە پەیوەندی بەخۆیەوە هەیە پەیوەندی بە خەڵکەوەیە کە خەڵک تەقیمیان کردووە خەڵک قسەیان لەسەر کردووە هەموو ئۆتۆمەتانم ڕەت کردوێتەوە و بێبەری خۆشم من ڕاگەیاندووە کە هەر کاتێک ئەو سکاڵە تۆمار بکە ئامادەم بچمە بەردەم دادگا لەبەرەوەی هیچ شتێک لەسەر من نییە هیچ بەڵگەیەک لە ئارادا نییە کەوا من تۆمەتبار بکەم بۆی کە من تۆمەتم یاخود تەشیرم بەو ئینسانە کردووە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکەوانە جگەلەوە کاک هاوڕێ تۆ هیچ تۆمارێکی دەنجیت لایە کە ئەو کاتێک کە قسە لەگەڵ کردووە نەخێر کاک بڕیار بەڕاستە من چاوەڕێ ئەوە نەبووم مەسەلەن بابەتێکی وا لەگەڵ من باز بکاتن وە لە هەموو ئەو قسانەی کە ئەوش کردوێتی بەڕاستی جۆرە هەڕەشەیەکی لە من نەکردو با بڵێن بە دەقیق بڵێ من تۆڵە لە تۆ دەکەمەوە بەڵام بەناڕاستەوخۆ تۆمارکردنی سکاڵا بەناڕاستەوخۆ ئەوەی کە پەیوەندی بە منەوە کردو من تاوانبار دەبینێ بە ئەوەی کە تەشیر بەو کابراە کراوە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک وەکو کارکتەرێک کە کاری بۆ دەستگایەکی هەواڵگیری کردبێ لە هەرێمی کوردستان ئەمە خۆی لە خۆیدا هەڕەشەیە ینی هەر پەیوەندەکەی ئەو کابراە پەیوەندێکی ساغڵام نییە پەیوەندێکی تەندروست نییە بۆی ئەوەی کە لە بەڵێ کاک بەڵێ جەملێتە کاکاوڕێ بەردەوام هەموو ئەو شتانەی کە بڵاو کراوەتەوە لە جیاتی ئەوەی کە ئەو بێ سکاڵە لەسەر من تۆمار بکە یاخود بە قسەی ئەو چەند کەسێکی تری شەن کە ئەو سکاڵیان لەسەر تۆمار بکاتن کە ناوی کەسی تری هێنا کاکاوڕێ نەخێر ئاماژەی بە ناوی هیچ کەسێک نەکردو تەنها باسی منی کردووە کە ئەو سکاڵە لەسەر من تۆمار بکاتن بەڕاستی ئەمە دوێنێکە لەو پەیوەندی تەلەفۆنی کە لەگەڵ لە نێوان من و ئەودا ئەنجام درا من بەڕاستە خۆم پێگوتووە ئەوە دەستگاکانی حکوومەت بوونە و ئەنجومەنی ئاسایش بووە ئەوە دەستگا ڕاگەاندنەکانی سەربەدەسەڵات بوونە وێنە و ناوی تۆیان بڵاو کردوتەوە ئەوە هیچ پەیوەندی بە ئێمەوە نیە یاخود هەندێک ئەکاونتی ساختە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک وێنە و یاخود بابەتیان لەسەر ئەو بڵاو کردوتەوە ئەوە چه پەیوەندێکی بە منەوە هەیە هەرکەس ئازادە چۆن مامەڵە دەکاتن و چۆن خوێنەوە بۆ ئەو ڕووداوە دەکا بە تایبەتی بابەتی زیندانیانی بادینان لە هەرێمی کوردستان زۆر باشە کاکاوڕێ بەر لەوەی ئەنجومەنی ئاسایش و دەستگامنیەکان وێنەی ئەو کەسە بڵاو بکەنەوە بەر لەوەی کە لای خەڵک ڕوون بێتەوە کە چێ گەواهی دەربووەواتە شاهد بووە لەسەر دۆسیەی سزادراوانی بادینان تۆ پێشتر هیچ جارێک لەگەر ئەڵدار یەکترتان بینیوە یاخود هیچ گفتوگویەک لەگەڵ ئەو هەبووە کاک بڕیار من ئاماژەم پێکرد بەر لەوەی زیندانیانی بادینان حکم بدرێن بە 6 ساڵ من ئەو کابرایان بینیوە یەکجار ئەو وەکو چاڵاکوانێکی مەدەنی هاتوتە شاری هەولێر و بزەبت من سەردانی شوێنێکم کردە میوانی شوێنێک بوومە ئەو برادرە لێوێندەرێ بووە بەو جۆرە ئەو کەسەم دیتووە ئەوە نەبووە بڵێ دیدارێکمان ڕێکخست بێتن تایبەت بۆی من و ئەو بچین بەیەکەوە گفتوگۆ بکەین ئەوە بۆ لە شوێنێک بۆ منیش سەردانی ئەو شوێنم کردو ئیدی لێوێندەرێک کۆمەڵێک باش خواست هاتە گۆڕێ لەسەر بابەتی ئەو کەیسێکە پەیوەستە بە چاڵاکوان و ڕۆژنامە نووسانی بادینان ئەوەی تۆ زانیاریت هەبێ ئەو پیاوە ئایا بەڕاستی سەر بە پارتی کرێکارانی کوردستانەوەیە یاخود نا وەڵاهی کاک بڕیار دەکرێت من وتەبێژی کەجەکە نیمە تا وەڵامی ئەوە بدەمەوە یاخود بزانم زانیاریم هەبێ لەسەرەوەی کە ئەو کابرایە ئەندامێکی پەکەکەیە یاخود کادیرێکی هەواڵگیری پەکەکەی وەگەوەی کە لە ئەنجومەنی ئاسایشی بڵاو کرایەوە و دەکرێت پرسیارە لە برادرانی پەکەکە بکەیت کە ئاخۆوە ئەندامی ئەوانە یاخودنا ئەوە پەیوەندی بە منەوە نییە بەڕاستی و من لێکۆڵینەوەم نەکردو لەسەرەوەی کە ئاخۆ ئەمە سەربەچ جهەتێکی هەواڵگیری یاخود چه ئزبێکە لە هەرێمی کوردستان لە چوار پارچێک ئەوە پەیوەندی بە منەوە نییە بەڕاستی بۆیە زۆر تەداخلی ئەو بابەتەم نەکردووە ئەوەی کە ئێستاش ئەو بابەتە هاتوۆتە گۆڕێ بابەتێکە بەڕای من دیسان لەو چوارچەوەیە کە بە بەردەوام لە ماوەی ئەو 12 ساڵی کە من وەکو چاڵاکوانێکی کۆمەڵی مەدەنی و زەمنێک لە بواری ڕاگەاندن کارم کردووە پەیوەستە بەو فشار و ڕێگریانەی کە لە ماوەی ڕابردوو ڕوبەڕووی من بۆ تۆ بە تایبەتی هەڵبەتە
زۆرێک لە چاڵاکوان و ڕۆژنامەنووسان لە شاری هەولێر پارێزەر کرێکار مامۆستانی ئاینی خەڵکی ناڕازی بە بەردەوام ڕوبەڕووی پێشێرکاری بوونەتەوە بابەتێک نیە تەنها من زەق بکرێمەوە لێرەدا کە بۆچی بە بەردەوام یاخود هەمیشە من ڕوبەڕووی ئەو پێشێرکاریانە بوومەتەوە ئەوەی کە من هیچ جا کردوتەوە لەگەڵ ئەوانی ترەوەیە من شەرمم لە کەس نەکردووە و ترسم لە کەس نەبووە ئەوەی کە ڕوبەڕووم بۆ تۆ من بڵاوم کردوتەوە خۆی و بێمنەت بوومە لە هەر تۆمەتێک کە ئەوان دروستیان کردووە ئەو بابەتە نوێی کە لە دوێنێەوە هاتوۆتە بەردەمی من درێژکراوی ئەو پێشێرکاریانەیە کە لە مای ڕابردوو ڕوبەڕووی من بۆتەوە بۆیە بەڵێ فەرموو بەردەوام بە کاکاوڕێ وەڵا هێر ئەوەیە کاک بڕیارانی لێرەدا من کێشەی شخصیم وەکو کێشەیەکی کۆمەڵایەتیم لەگەڵ ئەو کەسە هەبێتن یاخود هەر بابەتێکی تر من دوور و نزیک باش و خراپ من قسەم لەسەر ئەو کابرایان نەکردو بە هیچ جۆرێک و پاکانەی خۆشم ناکەم ئەوەی کە دەگوترێتن ئەمە جیهەتی ئەمنێ و دادگا دەتوانێت لە کۆنۆ لەسەرەوە بکە کە ئەو ئینسانە بۆچی بۆتە کارکتەرێکی سەرەکی یعنی ئەو وەکۆی کە باز دەکرێت ئەو لە دەرەوەی پارێزگای هەولێر دەژیت باشە بۆ دەبێتە هۆکاری ئەوەی کە کێشە و مەشاکیل بۆ خەڵکی هەولێر دروست بکاتێت ئایا ئەو ئینسانە هەربەڕاست چێ ینی بەم زۆرە دەبێتە گەواهی دەرێک لە کەیسی زیندانیانی بادینا وەگەوەی لە دەستگا ئەمنیەکان بڵاویان کردەوە دەبێتە هۆکاری ئەوەی کە دەرونی ئینسانان عاجز بکاتن یاخود لێرە لەوێ کۆمەڵێک شت ڕوودەداتن ئەمانە پەیوەستن بۆی کە دەبێتن لایانی ئەمنی حکوومەتی هەرێمی کوردستان کە هەرچەندە لەم سات و کاتەدا بەڕاستی جێگای پرسیارە ڕۆڵی هەرێمی کوردستان لە ڕوبەڕووبوونەوە و پێشێرکاریەکان لە بەرامبەر مافی مرۆڤ لە بەرامبەر پرسی ئازادی ڕادەبڕین و بیرڕای سیاسی لە هەرێمی کوردستان لەژێر پرسیاردایە بۆ دەکرێتن بۆ ئەوەی زێدەتر هەرێمی کوردستان لەو چوارچێوە دەرنەچێتن کە بە بەردەوام خەڵکی سیاسی و چاڵاکانی مەدەنی و ڕۆژنامەنووسان ڕوبەڕووی پێشێرکاریەکان دەبنەوە دەکرێت جهەتی ئەمنی و دەستگا پەیوەندیدارەکان نی بێنە خەت بۆ ئەوەی چیتر ناوبانجی هەرێمی کوردستان لەو زیاتر خراپ نەبێتن ئێخۆمە وەکو چالاکوانانی کۆمەڵی مەدەنی زیاتر لە خەمی حکوومەت دابووینە بۆ ئەوەی کە ناوبانجی هەرێمی کوردستان لەوە زیاتر ناشرین نەبێت لەبەرەوەی ئەم هەرێمی کوردستانە مڵکی ئەم دەسەڵاتدارە نییە تاوەکو ئەوان بە کەیفی خۆیان لێرە و لەوێ چۆنیان پێ باش بێتن ڕوبەڕووی یاخود سزای خەڵک بدەن باشە کاکاوڕێ لەو کات و ساتە ئێستادا دەبینین دادگای تەمیز قەرارەکەی دادگای تیاچون و ناوچەی هەولێری پەسەند کرد لەبارەی سزادانی ئەو پێنج چالاکوانەی بادینە کە بە 6 ساڵ زیندانی کرابوون ئایا بۆچی پیاوێک کە شاهێدی لەسەر دۆسی گیراوانی بادیناندا بێت دێت ئێستا لەو کات و ساتەدا دەردەکەوێت ینی بۆچی لەو تەوقیتەدا بۆچی لە کاتێکی تر نەبوو بۆچی دوو مانگ بەسەر ئەو سزایەدا تێپەڕیوە نزیکەی دوو مانگ دەبێت بۆچی لەو کات و ساتی ئێستادا ئەرداڵ دەردەکەوێت جارێکی تر هەڕەشە لەو کەسانە دەکات کە بە نمونە ناویان زڕاندێت بۆچی بەو لەو کات و ساتی ئێستادا قەناعەتی من کاک بڕیار هەر خۆی ئەوە جێگای پرسیاری منیشە بەڕاستی ئەگەر ئەو کابرایە وەکو کادرێکی هەواڵگری پەکەکەن ناوی بڵاو بۆتەوە لە ئەی بۆچی تاوەکەستە دەستگیر نەکراوە ئەنەوە بەڕاستی پرسیارە و ئەو پرسیاری منیش نییە پرسیاری هەموو خەڵکە وەگەرە ئینسانە بێبەریە لەو بابەتە و ئەویش زۆرێک لە جۆرەکان زوڵمی لێکراوە ناوی زڕێنراوە ئەی بۆچی ئەو بۆ خۆی هیچ ڕوونکردنەوەیەک ناداتن ینی ئەوەی کە ئێستا ئەو بەڕێزا جارێکی تر هاتۆتەوە ساعکە لە دوای ئەو هەموو مانگە بێدەنگ بووە ئێستا کە دێ لێرە و لەوێ حتا دیار نییە ئەو سکاڵە تۆمار بکایە خودنا بەڵام ئەو پێی ڕاگەاندی من لەو چەند ڕۆژە سکاڵە سەر من تۆمار بکات ئەمە جۆرێکە لە تۆماری دەکەم کاکاوڕێ بەڵێ باسیەوەی نەکرد لە کام دادگای هەرێمی کوردستان بنمونە لە دادگای دهۆکە لە سلێمانیە لە هەولێرە نەیوت لە شوێت سکاڵا تۆمار دەکەم نەخێر لەبەرەوە من زۆر قسەم لەگەڵی نەکردووە کاک بڕیار
من دەرفەتی ئەوم پێ نەداوە ئەو بە ئارەزوو خۆی بتوانە قسە بکاتن من ئەوم پێی ڕاگەاندووە ئەو بابەتە هیچ پەیوەندێکی بەمنەوە نییە و تۆش ئازادی دەتوانێت بچی سکاڵە تۆمار بکەی بەڵام ئەگەر ئەو بە ڕێزە سکاڵە لە ژی من یاخود لە جی هەر کەسێکی تر تۆمار بکاتن بگرە ئەو زیاتر ئەو تووشی جۆ خوێندنەوەی تری بۆ دەکرێتن لەبەرەوەی جارێک ئەو وەکو گەواهیدەر لە کەیسی زیندانیانی بادینە ناوی هاتووە ئێستا بێتن سکاڵە لە جی خەڵکێکی تر تۆمار بکاتن ئەمە چ ناوێکی لێ دەندرێتن واتە بە ئازادی خۆ بێتە دادگا سکاڵە لە جیمت تۆمار بکاتن کەچی وەکو کادیرێکی هەواڵگیری پەکەکە وەگەوەی کە لە ئەنجومەنی ئاسایشی بڵاو کراوەتەوە ناوی بهێندرێت و ئێمەش ترسمان لە خۆمان هەبێت زۆر باشە کاکاوڕێ دوایین پرسیارمەوە دەبێت تۆ تیمی پارێزەرەکانی خۆت ئاگادار کردوتەوە بێگومان دوێنێ بڵاوت کردەوە کە پارێزەری تایبەتی خۆت هەیە تۆ پارێزەرەکەی خۆت ئاگادار کردوتەوە لە دروستبوونی حاڵەتێکی بەو شێوەیە بەڵێ هەر دوێنێ بەڕاوێژ لەگەڵ پارێزەرەکەم من ئەو بابەتەم بڵاو کردوتەوە بەسپاسەوە من چوار پارێزەر خۆبەخش وەکو برایەکی دڵسۆز پشتیوانیان لە من کردو هەم یەک لەوانە پارێزەر هەرێم ڕەفحەت بووە لە کە من وەکالەم بۆی هەبووە 2 ساڵ دەبێتن ئەو وەکو پارێزەری من کار دەکاتن چ لە ماوەی ڕابردوش کە من وەکالەم بۆ ئەو نەکردبوو ئەوە هەر وەکو پارێزەرێک بەڕاستی کاری بۆ من کردووە ئەو لەوانە پارێزەر ڕێبین سەباح و پارێزەر گۆراندی بەگەیی کە وەکو خۆبەخش پشتیوانی منیان کردووە بگرە لە سەدان کەیسی تریژە و پارێزەرانە ڕۆڵیان هەبووە بەڕاستی ینی جێگای دەستخۆشین و ژمارەیەک پارێزەری تریش ئەگەر چی ئێستا ناوەکان ناتە ئادەم لە شاری هەولێر ڕۆڵیان هەبووە و جێی دەستخۆشینە بەڕاستی ئەوەی کە هەبوو من پارێزەرەکانی خۆم ئاگادار کردەوە بەتابەت کاکەرێم کە قسەم لەگەڵی کردووە و ئەوش ئامادەی خۆ نیشان داوە کە لە ئەگەری تۆمارکردنی سکاڵا لە دژی من ئەو بەڕێزە وەک لە ماوەی ڕابردوو پشتیوان و داکۆچی کەری من بێتن لەم کەسەکە زۆر سپاس بۆ هاوڕێ کوردی چالاکوانی مەدەنی کە لە شاری هەولێرەوە لەگەڵمان بوو لە ماوەی ڕابردوو زۆر سپاس بۆ ئەو دەرفەتەی کە بە ئێمەدا کاکاوڕێ دەستێوەش خۆش سپاس ئازیزان سڵاوتان لێبێت و خۆشحاڵ بووم لە ماوەی ڕابردوو کە لەگەڵتان بووم تا بەرنامەیەکی دیکەی ڕۆژە پێتان دەگەمەوە هەر شاد بن